والله چەوەنەر بەس چەوەنەر باشە یەک دنیا گرنگێ بەڵام خۆشەویستان لەبیرتان نەچێ بە تەنیا نابێ ژیانت خراپێ بە نیازی چەوەنەر چاکی کاڵەخوا چاکی ناکە ئەبێ ژیانت تەندروست بێ هەموو پایەکانی لەشت هەموو پایەکانی تەندروستی و گردبێتە بەرەنجار ئەم میوە سەوزان ئاوا سوودی هەیە تۆ سەیری چەوەنەر چی ئەکە هەموو مادە ڕیشاڵەکانی تایە پۆتاسیۆمی تایە فۆلیک ئەسیدی تایە ڤیتامین سی تایە ئاسنی تایە مەگنیسیۆمی تایە بۆ ئۆکسجی زۆر مهمە دژە ئۆکسانەکانی یەک دنیا دژە ئۆکسانەکە هەوکردنت بۆ کەمەکاتەوە ئەکوونە بۆ چەوریەکانت بۆ دابەزێنێ نازانم بڵێم چی بەڕاستی یەک دنیای باش لە هەمووی مهمتر چەوەنەر نایتریک ئۆکسادی تایە بۆ ئەو کەسانەی کە زەختیان هەیەیانەوە تا نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی دڵ باشە چەوەنەر برادەریان بێ چونکە چی تایە نایتریک ئۆکسادی تایە دەمارەکان نەرمەکەنەوە تلەوە زیاتر چیمانێ